گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگەر لە هەر شوێنە گوێ بیستێمەن سڵاوتان لەبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسیم جارشمان تایبەتە بە دوایین پێشهاتەکان لەبارەی پەیامی ڕێبەراپۆ و ئاستەنگیەکانی دەوڵەتی دایکەری تورک لە بەردەم پرۆسەی ئاشتی لە ناوچەکە. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری ڕۆژنامە و سیروان هاوڕاییمان کردووە. سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. سەرەتا گەر بپرسم هەنگاوەکان لەبارەی ئەو پێواژۆیی کە لە تورکیا سەری هەڵدا و ئێستا بۆتە باسی تەواوی میدیاکانی جیهان بەکوێ گەیشتونیا خۆ چۆن ئێمە دەتوانین واتە شڕۆڤە بۆ پێواژۆیە بدەین. بەلا هەموو شتێک سڵامیە بۆ بیسەرانی بەرنامەکەتان. ئەنێ ئەو قۆناغێکی تە دەستی پێ کردووە هەری دواییش بەڕێز گۆڕانکاڵەکان چاپێکۆتنی خۆیدا باسی لە ئەسەر ناوێکی لێ کردبوو ئەوە بڵێن لەسەرەوەی کە قۆناغێکە کە مەسە وەکو زۆر لایەنی دیکە وەکو پرۆسی ئاشتی ناوێ دەکەن هەندێکی وەکو بڵێ پرۆسی چارەسەری و یاوەسان هەندێک ناوی جیاجای لێ دەکەن، بەڵام ئەوە وەکو گۆڕانکاریەکی ڕادیکاڵ ینی ئەوە ناوی لێکرد بوو. لەبەرەوە ئەم گۆڕانکاری ڕادیکاڵە کە باس دەکرێت بۆ هەردوو لا گرنگە. ئەساس ئەم قۆناغەکە دەستی پێکرد دەزانین تەفگەری ئازادی و پێکەکە و ڕێبەراپۆ هە لە سەرەتاوە بۆچی دامەزراوە ئامانجەکەی چی بوو لەسەر ئەوەی کە پرسی کورد چارەسەر بکرێت. ینی هۆکاری مەسەن هەر پرسێک یا هەر تەفگەرێکدا دەمەزرێت هۆکارێکی خۆی هەیە. هۆکاریش ئەوە بوو کە لە تورکیەدا هەبوونی کورد دوای 1920 کە لە پاڵماندا کورد حەساتی فەقە پشتیەوە مەسەن کودتا دەکرێت و گۆڕانکاری دەکرێت پرسی کورد دەسڕدرێتەوە. کورد یەکسەرە لە ساحەی سیاسی تورکیەدا وەکو نەبوو حەسایی دەکرێت. ئەمەشە بوو هۆکاری چەندین شۆڕشی یەک لە دوای یەک مەسەن ئێستامە لە 25 مانگدا هەین مانگی شوبات بە مانگی شۆڕشی شەستایی تەناسرێت لەم وەرزا دەست پێ دەکات دوای ماوەیەک سەرکوت دەکرێت و بەست وەکۆڵی لە هاوڕەکانیشی و خۆی لە بەڕێگەینەوە دەسەدا دەدرێن. ینی هاوکات لەگەڵ پشی شۆڕشتێکیدا گادێک شۆڕشی ئاگری و پەکەکە دروستبوونی خۆی لەسەر ئەو پرسەیە بەستەکە لێودایە. بۆیە زۆر جا مەساڵین بۆچی پەکە مەسەڵ ئێستا لەم قۆناغاوین دەکات. هەند جار هەیە ئاساس کۆمەڵگەیە مەسەن لایەنە سیاسیەکان یا بڵێن ڕووناکبیری کوردی مەساوانەکە شۆڤێ سیاسی دەکەن ئەم دۆخە ناخەنەوە مەسەن پەکە بۆچی دروست بوو ئامانجەکانی چی بوو مەزانین ئامانجەکانی ئەوە بوو کە پرسی کورد سیاسی بێتەوە و یاسایی بکرێت. خۆ ئێستا لەم خۆناغا وا دیارە گۆڕانکارێکی جیهانی ڕوویداوە، گۆڕانکارێکی هەرێمی ڕووداوە. ئەو گۆڕانکاریانەش لە دوای ئەو هێرشەکە بەکۆڵی لە غەزا ڕوویدا و وەکو 7 ئۆکتۆبر ئەسناوی دەکەن. دوایەوەیشە ڕوخانی ڕژیمی ئەسەد لە 8 ئۆکتۆبری ساڵی پاردا ئەوانە هەموویان کاریگەریان هەبوو. ینی ئەشتی کارنی دووەم کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی گۆڕانکارێکی هەرێمی دروست بێت و ئەم گۆڕانکاریش کە ئێستا دەبینین ینی بابەتێکی بۆ شێوازەش هەیە. ئەمە ئازانین کە لە شەڕی جیهانی یەکەمدا دوای ئەوە کە عوسمانەکان ڕوخان و دەوڵەتی تورکیا دروست بوو بناغەیەک بۆ ئەوە دروست بوو کە دەوڵەتی تورکیا ڕۆڵی پێدرا. لەسەر ئەو ڕۆڵێکی پێدرا هاوکات لەگەڵەوە ئەوە ناویلەکەین یەهودیەکان لە ئاستی جیهانیدا گەڕانەوە بۆ ئەو وڵاتێکی هاویان پێڵنمسان سەرزەمینی وڵاتی بەڵێن پێدراوە یەهودیەکان گەڕانەوە بۆ ئەویا. ئیدی ئەوە چۆنەیسە چیرۆکێکی زۆر درێژتریشی هەیە. ینی بەڵام لە هەمان کاتدا ڕۆڵدرا بە تورکیا کە لە ساحەکەدا ڕۆژهەڵاتی ناویندا وەکو هێزێک حزوری هەبێت و ئەم هێزەش دوای شەڕی جیهانی دووهەم بەشداربووین لە ناتۆدا و دوای ئەو مەسلەی سۆڤێت و ئەوانە ڕۆڵەکە زۆر زۆرتر بووە بۆی. ینی تایم بڵین ناتۆ دەوڵەتانی ئەوروپای و ئامریکایی هەمویان لەسەر لە ڕێگەی تورکیەوە ڕۆژهەڵاتی ناویان بەڕێوە دەبێت. کەواتە دەتوانین بڵین ئەم پێواژۆیە دەتوانێت لە چوارچێوەیە گۆڕانکاریانەی کە بەڕێزت باست کرد لە ناوچەکە ئەویش خۆی بگونجێنێ و دوجار بە قازانجی هەم کورد و هەم گەلانی ناوچەکەش هەنگاوێکی دیکە قۆناغەکە بێتە پێشەوە. دەتوانێت مەرجەکە ینی هەموو کەس ئەو گۆڕانکارە ببینێت. چونکیسا
وت گل بەردەوامی ئەو پرسەی کە باسکرا ئێستا ئەو شتە گۆڕدراوە مەسەڵەن ئێستا تورکیا ئیدی هێزی ئەو هێزنێک مەسەڵەن ناتۆ یا مەسەڵەن وڵاتانی دەرەوە بیانێت لە ڕێگەی ئەوە هێژمەنی خۆیان دروستکەن ئێستا ئیسرائیل دروست بووە ئیسرائیل زانین پەیمانی ئیبراهیمی گرێداوە لەگەڵ هەموو وڵاتانی عەرەبیدا توانیوێتی مەسەڵەن ئیدی پێکەی خۆی دروستکات و ئەوێ هێژمەنی خۆی دروستکات ئەمە مەسەلێکی بۆ شێوازە هەیە ئیدی ئەو ڕۆڵەی تورکیا وەکو بەرنەماوە جا ئێستا ئەوەی کە من باس دەکەم لەسەر ئەوەیە کە وەکو پرسەکە کە کردان ئایا ئەم پێواژێ ئەم خۆناغە کە دەست پێکات بۆ کێ مەسەڵەن بەرژۆنیتەیە بەدڵنیایە بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوین بە هەمویان بەرژۆنیتدا دەبێت چونکی ڕێبەرابوو بەحسی شتێ دەکات ئەگەر مەسەڵەن لە دیدارەکانی دیداری دووهەمیدا باسی شتێکی زۆر گرنگ دەکات کە بداخۆ لە ڕاگەنەکان زۆر گرنگی بۆ شت نادرێت ئەڵێ لەلا پرۆژەیەک هەیە پرۆژەیە ئەوەی کە ئێمە باسی دەکەین پێکەوە ژیانی دموکراتیکی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین و پرۆژەیەکی ئەمریکا ئیسرائیل هەیە و ئەم پرۆژەی ئەمریکا ئیسرائیلە دڵنیایە مەسەڵەن خۆ ینی ئەیان دەوێت هێژمەنی خۆیان دروستکەن بێ بەرژەوەندی خۆیان دروستی دەکەن خۆ لەو بەرژەوەندیدا دڵنیایە مەسەڵەن بەرژەوەندی گەلانی تدا نابێت یانێ مەسەڵەن لەو دۆخە کە هەیە کەڵکی لێ وەرگرن و بۆ شێوازە هەوڵ بدەن ئەو سەرۆت و سامانی ئەم هەرێمە هەم لە بواری ئابووریەوە هەم لە بواری کولتوری و لە هەم بوارەکان دەست وەکو هەرێمێکی سۆقلجێشتێکی هەیە کەڵکی لێ وەرگرن یعنی ئەمە کێشەیەکە کە حتا ئەگەر ئەمە بگەڕنەوە بۆ خۆی دروستبوونی پەیەکە لە ڕۆژهەڵاتی ناویندا و لە تورکیا کە مەسەڵەن دەستی پێکرد و دوایی گەشتێک کرد لە ئاستی ڕۆژهەڵاتی ناویندا دەست کرد بە تێکۆشان و مەسەڵەن قەزەیە کرد لە قەزیە کوردبوون دەری خست کرد یا قەزەیەکی ڕۆژهەڵاتی ناوین تا دوای ئەوە کە پارێزانەکە نووسران هەتا باسی لە دروستکردنی کۆنفدرالیزمی دموکراتیکی ڕۆژهەڵاتی ناوین دەکرد بەراپۆ یعنی ئەوە لێدا پەیەکە لە یەک شتێ گەیشت بوو ئەوەی کە دەوڵەتانی ئوروپایی بە ڕێگەی دەوڵەتەوەکانی وەکو ئێران تورکیا عێراق سووریا یعنی ئەمانە خەریکن گەلانی ڕۆژهەڵاتی ناوین لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان بەکاردێنن یعنی هەمویان بەکارهێناون ئێستا ئاوا بڵین تورکیاوە لە 100 ساڵی ڕابردوودا بەکارهێناوە پێشتر مەسەڵەن دەوڵەتی ئێران هەبوو وەکو دەوڵەتی پەهلەوی مەسەڵەن بەحسیان ناوی لێ دەکرا ئەویان بەکاردێنن ئێستاش کۆماری ئیسلامی ئێران دیسان بە شێوازێکی دیکە بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بەکاردێنن بۆ سەرکوتکردنی مەسەڵەن جیهانی عەرەبی و نەزانم ترساندنی جیهانی عەرەبی و نەزانم جیهانی سونی ئەم جۆرە شتانە بەکاری دێنن یعنی ئەمە ڕاستیەکە یعنی لەبەرەوە ڕێبەراوتی ئەم مەسەلەیە ئێوە مەسەڵەن بۆ شێوازە ئەگەر دەچنە پێشەوە ئەم دەوڵەتەوە کە ئێستا دروستکراوە مەسەڵەن دەوڵەتانێکی هەیەەوە چارەسەرکردنی پرسی کورد دەبێتەوە بۆتە هۆکاری ئەوەی کە دەستێوەردانی دەرەوە زۆرتر بێت و ئەمەش ئەبینە مەسەڵەن شەڕێک ڕووداوە بۆی لە پاڵەوەدا باسی ئەوەی کردوتی تا ئەم خۆناغی گرینگە ئەین پرۆژەی دیکەی ئێستا هەیە لەلایەنی ئەوانەوە کە ئیسرائیل سەرکەشی دەکات ئەگەر پێشتر تورکی سەرکەشی دەکات ئیسرائیل سەرکەشی دەکات بەڵام لە پاڵدا پرۆژەیەکی پێکەوە ژیان هەیە ئەگەر ئێمە ئەو شتە پێک بێنین یعنی ئەو گەلان ئاساس یعنی ڕووناک بیران نەزانم سیاسیەکانی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین بە تورک و فارس و عەرەبەوە لەو ڕاستیە تێبگەن دەوڵەتەکانی خۆیان بێنە سەر ئیقناع کە پێویستە کێشەکان بە شێوەیەکی ئاشتیان و دموکراتی چارەسەر بێت و بە پێی مافەکان چارەسەر بێت بۆ هەردوودا بەرژەوەندیدا هەیە یعنی ئەم مەسەلەکە بۆ شێوازە یعنی مەسەڵەن بۆ گەلی کورد بۆ گەلی تورک بۆ گەلی عەرەب بۆ گەلی فارس بۆ گەلانی دیکەی ڕۆژهەڵاتی بۆ گەلی هەتا یەهود بۆ هەموو گەلان بەرژەوەندیدا چونکی ئەمە لە هەر حاڵدا لە جۆرافیایەکە ژیان دەکەن جۆرافیایە هەموو نەتەوەکانی تێدا هەیە بە ئاین و ئانزای جیاوازەکانەوە ملکەجی ئەوەین کە پێکەوە بشین بە شێوەیەکی دموکراتیک ئێستا ئەمە پێکەوە ژیاوین تا ئێستا لەسەر بنەمای شەڕ یعنی چونکی دەوڵەتەوە بە حکمی ئەوەی کە سنوورەکانی دابەش کردووە شەڕی سەپاندووە نەک پەیوەندی دموکراتیک لە چوارچێوەی ئەو پیاژۆیە هەتا بەم دەقەیەش باز لەوە دەکرا کە یاخود باس دەکرێت کە ڕێبەراپۆ پەیامی دەبێت بەڵام باسی چەند کاتێک دیاریەکرا بۆ نام ترا 15 شوبات یاخود ڕۆژانی دواتر باس لەوە کرا کە پەیامەکە ڕێبەراپۆ بڵاوکرێتەوە بەڵام پەیامەکە تا ئەم دەقێش بڵاو نەکراوەتەوە ئەنی بۆی بەرچاو ڕووبی هۆکارەکانی دواکەوتنی ئەم بڵاو نەکردنەوەی پەیامەکە چییە وەکو ئاشکرا من وەکو هەندێک لە سەرچاوە زانیاریم هەیە ئەنی ئەتن دوایش هەری دوایش لە دوانەکەی هەواڵ دۆڕانکارەکان هەراوەی ئەمەژە پێکرد کە هۆکار ئێمەنی چونکی من لەوە ئاگادارم کە ئەم پەیامە مەسەڵەن ڕێبەراپۆ ئەوەی کە دوای
مسئله باقی باز شاز بحثی کرد و رباوتی تا من هزی پراتیکی و هزی ایدئولوژی مه بچه راسته کردیم پرسه او راسته کو پاکش ربری پاکه ولی می ادعوتی ربراپو مرجعی میه او چی بوده ما وقتی آمادین با جبهه کردنی چونکی باوریم برای ربراپو هی باور با هی که ربراپو مثلا او پروسه که دستی پکرولا امرالی دا پروسه کی دورو دیرژه و تنهایی امرونی مثلا وقتی شتکی آنینیا لسر اول چندین پار زمان سال چند هزار روپال لسر اوش نوسترا و که پروژه کدام دارش راو بکنه توی دموکراتیک امرو ای جبه کرد ام جبه کردنش برای آشتیانو دیالوگ ای جبه کرد ویم جاو بود بحثی که بچی درن کوتوا همون کدوم مثلا لسر او بکن 15 شباط او پیام بدرید که روزی که میجوی با هم با گلی کرد و هم با وکالی وکو روزی تراش پناسان کرابو بلام تا شاید مثلا حوال جمال باسی که وقتی ربراپو دیوید ل 15 شباط روزی راش بی برای آسوی گش هنگام بنید بیکه روزی کروناک راستی که وایشه مثلا او مثلا چون امروز کو چالی که زندان مثلا چالی که راش مثلا ودا بیت نواندی است چهارسری پرسیکان ل روشات نمیده تا پرسیکورد اوام پیش چه نام حتبا روشت با بلام نامکان کمی گیدران گیشتن دیسانی به پی اویشه و تو مکوزانیاری که با بیشتر آزانیان هبت خودی کجا که روی کجا که بله و حتی نامکانی به دستیبگات پیامکی ندو با ربراو که تو دستکراوی چید مثلا او خناقه چون دپیشم لپشتی او خناقه دین ادوای نامکان گیش نامکان روش نو سردانی شاندی امرالیش کرا با باشوی کروستان و شاندی زیکی سیروژیکیش طولی کشا ل نکان او دیجن 15 هوان طولی کشا شاندی که روش تو استا تو بکل دستی اکول زوی دای ترکیه ده چون گم پیدا کرد یعنی چهاران یوان که او شانده چه با امرالی اوشتانه لگال ربراپو تاوتوب کاتور ربراپو اینه که خوب داد پیامه که خوب داد کاتا لیساده همان چهاری پیامه که ربراپون و لسر استیجانیش و رای گشتی و تای هم میدیا کن و هم لانه سیاسی کن ولاتانیش چهاری و پیامه ربراپو کن بەڵام ئێمە دەزانین لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری دادی تورکیا ئەڵێ ڕێبەراپۆ ناتوانێت پەیامی ڤیدیۆیی هەبێ بێگومان وەڵام دراوەتەوە ئەم بابەتە دوجار لەسەر لێدوانێکی هەواڵ بە سێوەزاتیش پرسیار دەکەم ئەمە بۆچی پێدوایە لە ئێستادا وەزیری دادی تورکیا قسەیشی لەو جۆراکە برو تشتكي ليتي دقات اساس اگه بڵێم وەکو شەڕی تایبەتە ڕاستی شەڕێکی تایبەتە چونکی زانی مەسەڵەن ئەگەر ڕێبەراپۆ دوایەوە کەوتیمە پێیانێکمان دەوێت بۆ شتانە ئامادەین مەسەڵەن هەموو هەنگاوێک هەڵگرین ئەوان دەڵێت یەکسەر هاوتی چی وتی پەیامی ئۆجەلان بۆ دانانی چەک دەبێت و مەسەڵەن بۆ شێوازە دەبێت دوای هاتن لەسەرەوە کاریان کرد ترۆر لەبێن دەبێن نەزانم ترۆر نامێنێت ئیسە مەسەڵەن زۆر ئەوشتیان دووبارە کردەوە وەکو مەسەڵەن بڵێ ئەمە شتێکی یەکلایەنەیە اصلا پیاکه مجبور هنگاه حال گرفت من باشه واسه نیا ببین اصلا استعلابای تکنولوژی اصلا شرکت باشه نشده پیش راست مثلا زور دارن مثلا لانه بشوازی چی که بیر بکنه ولی من ببینیم مثلا سر سی تشرین ده مثلا و چند نزدیک 2 مانگال بر خودن دکرت و دوایش بدهان این فروکی به فروکای بردن کتن خواره و یعنی شرکت حال کرده تو تکنولوژی مثلا شتوشتی کارا اول زمانش بحثی گویی مثلا توانایی من هیکل لنا دو ترکیه فروکی به فروکای بکاربین یعنی اشتکی اون اشتکان قرض نیست او گریلا توانیتی او سر بشکنه دوباره چکی و کل فروکی به فروکای آنها چالاکیش پیدا کرد ولی خوش داد یعنی لا اوشتن که پیوست که زن لیه داد او دو کردن لا تولی او شیدانه گوهرزه که مثلا سری حوال شید کتن بشه که زور نامروان نامردانه الی دا مثلا لملی پیمای اگر هنوز چله و من تازه حوالا کم سیکر پایگاه کی دوی ترکیه یک سال لگل خاک رکرد و حتی چند دیمه ایندیکیت در کتن که پشتی و مثلا چندانه ارتشی ناتو مثلا وقت خواه من ارتشی ناتو چند نیشونی که برای کنیان که دهن نبود چون هریش هم برسری و چون وکاله هیچ مسئله چون نشد. اول باید لشکری ارسش اشتیوانی مثلا. جوان یعنی مثلا با شوازه پناسم کامل مثلا پیک مجبوره یا بخاطر اما
باسێکی بەرپرسیارەتێکی مێژوویە ڕێبەرەوە ئەوێت بەرپرسیارەتی مێژووی هەڵگرێ سەمەندی خۆی کە ئەم پرس چارەسەر بکات. بەڵام دەوڵەتی تورکیا و ڕێبەرانی دەوڵەتی تورکیا هێشتا ئێستاش بە عەقڵیەتێکی فاشیستی بی لەسەر شتەکە دەکەنەوە. مەسەڵەن وەکو شتێکی تەکلایەنەیە، ئەمە شتێکی تەکلایەنە نییە. بۆیە بەردەوام ئەگەر تۆ سێرکرد بێت شەڕێکی مێدیایی بەڕێوە دەبن و هەوڵ دەبن مەسەڵەن بۆ شێوازت مۆراڵ و متواسیونی مەسەڵەن کۆمەلگای کوردستان لاواز بکەن و دوای شەری دوایژەوە بوو کە مەسەڵەن ئەو شتێک کە ئەو وەزیری دادی تورکیا مەسەڵەن ئەو شت دەڵێت من لەو شت دوهاتێ دەکەم مەسەڵەن دەوڵەتی تورکیا یعنی لەگەڵ کۆمەلگاکەی خۆیدا ئەوەندە مەسلەی فاشیستی باسکرد ئەوەندە فاشیستی باسکرد ناتوانێت ڕاحەت بۆ شێوازەیە کە ڕێوەبەری پێیەکە ئەتوانێت شتەکان تێبگات و قبولی بکات ولا کۆمەڵاکی خۆش لەگەڵ خۆیان بێنێتەوە ئاشکرا بێژن. دەوڵەتی تورکیا ڕێوەبەری دەوڵەتی تورکیا ئەوەندە لەگەڵ کۆمەڵاکی خۆیان ڕاستگۆ نەبووە. لەبەرەوە ناتوانێت مەسەڵەن تووشی موقفایەک بووە ناتوانێت کۆمەڵاکی خۆی بداتە قبولکردن. بۆچی؟ کۆمەلگای تورکیا لەسەر بنەمای فاشیست پەروەردەکراوە. ئێستا مەسەڵەن لێدوانەکەی وەزیردا چی بوو؟ بەهانەکەی ئەگەر ڕێبەراو مەسەڵەن لێدوانی ڤیدیۆیی بدات ئەو لێدوانە تەنها پێویستە بۆ پێکەکە بێت چونکی ناوێ ڤیدیۆیی بێت و چونکی ماڵباتی شەیدە بەسا ئینەکانی خۆیانی دەوڵەت بریندار دەبن. ئەوە خۆ مەسەڵەن ئەگەر تۆ پرۆسەیەکی ئاشیر بەدەستەوەیە ئەوانە بەهانن. پێکەکەش بڵێت مەسەڵەن وایە چۆن دەبێت؟ پێکەش 40,000 شەهیدی دا خۆ 40,000 شەهیدە کۆمەلگای کوردستانە خۆ هەلە خۆڕان نییە. پێکەش بەرپرسیار فقط چونکە پێکە لەسەر بنەمای پێکەوەژیان و ئاشی دروست بووە ئەو هەموو شەیدی لە پێناوە داوە زۆر ڕاحەت ڕاشکاوان قسەکەی دەکات. فقط دەوڵەتی تورکیا ئەو هەموو کشتەیە داوە ئەو هەموو شەڕی کردووە ئەو هەموو ناوەتی هاتووە سەر کۆمەلگای تورکیادا و ئابوورێکی تێکشکاوە و بە هەزاران وەکوڵێک کوڕ بەستا ئەو کۆمەلگای تورکیا کوژراون لە پێناو چیدا؟ لە پێناو هیچیدا لە پێناو ئینکاری نەتەوەیەکدا کە دوای 3 ساڵ مەجبورە ئەوەی ئینکارە هەڵگرێت. لە پێناوی سەفردا فقط کۆمەڵ مەسەڵەن پێکە یابێژن گەلی کورد لە پێناوی بووندا شەڕی کردووە بوونەکەی خۆی سەر ئیسپات دەکات. و ئەمڕۆ مەسەڵەن تواشایەکەی باخچەی دەڵێ کورد هەیە. ئەوان باخچەی 3 ساڵەڵێ یعنی وەکو بیرۆکەی باخچەی 3 ساڵی کورد نییە. لەسەر ئەوەشە کورد نییە بە هەزاران سەربازی تورک کوژراون. بۆچی کوژراون؟ مەسەلەکە لێدایێت ئەوان لە چون ڕاستگو نەبوون لەگەڵ دۆزەکەی خۆیاندا ئێستا نەدان چون ئەم شتە بۆ کۆمەلگای خۆیان بدەنە قبولکردن کە ئەمە مەجبورین هەنگاو هەڵگرین. ئیدی ئەمە مەسەڵەن بڵێم ڤیدیۆیی نەبێت یا ڤیدیۆیی بێت مەسەڵەن لە سەردەمی تەکنۆلۆژی نانۆ تەکنۆلۆژیا پێشکەوتووە تو ناتوانێت مەسەڵەن بڵێ بە ئیدی ڤیدیۆی نەیسە کارات تلێکۆنفرانس دادەنێت. زۆر بێواتایە مەسەلەکە چییە؟ مەسەلەکان مەسەلە یاسانیە. چونکی ئەگەر ئەوش ئاماژە پێ بکەم ئەو بەحەزی دادوەری تورکیا سەوشە دەڵێت وتم بەهانەکە لە بەخاترەوە کە نەزانانی بواری یاسایی نییە و چوارچێوە یاسایی نیە و دوایەوەشە پاسا دێنێتەوە کە ماڵباتی شەیدانی تورکیا مەسەڵەن بریندار دەبوون چیەمانە ئەساسا ئەو مەسەلەیە. ئەگەر یاسایەکە پێ و بەڕێزەی تورک ئۆغڵۆ ئەوە هی بەرپرسی یاسایی دەمپارتی ئەڵێ لە مادەی 6551دا کە ساڵ 2014 ئیمزا کراوە ئەو دەسەڵاتە دراوە بەسەر کۆمار کە لە سبارەت بە چارەسەریکردنی کێشەکان ئەو دەمێ هەر پرۆسی ئاشتی مەسەڵەن بەڕێوە دەچوو دەسەڵاتی هەموو شتێکیە. ئەین دەسەڵاتی ئەوە هەیە مادەیەک بێ ئەوە کە بگەڕێتەوە بۆ پارلەمان مادەیەکین بکەن کە بەڵێ ئەتوانن ئەو چاپێکۆتنە بکەن. یعنی ئەو چاپێکۆتنی ڤیدیۆیە بکرێت یا ئەو لێدوان لە ڤیدیۆ ئەسەن هیچ پاسایەکی یاسایی نیە. ئەسەوانە کە ئەڵێن وتم مەسەلەکان ئەوەیە کە تا ئێستا لەگەڵ کۆمەلگای خۆیان ڕاستکۆنەوە ئێستا مەسەڵەن ناتوانن چۆن بڵێن بە کۆمەلگای خۆیان کە ئێمە 100 ساڵە لە پێناو هیچیدا شەڕمان کردووە. بەڵێ جا لە بەرامبەرەوەیە هەواڵ بە سێوەزات وەڵامی وەزیری دادایەتۆڵێ گەر پەیامەکەی ڕێبەرابۆ ڤیدیۆیی نەبێەوە ئێمە قبوڵمان نییە. تێڕوانی بەڕێستان لەسەر لەسەر ئەوە مافی کەجەکەی مافی ڕێبەری کەجەکە هەیە پێکەکە هەیە کە لۆ داخواست بکات. یعنی ئەگەر مەسەڵەن پرسەکە چارەسەری خۆ ناکرێت مەسەڵەن پرسە هەبە سەرگیراوی چارەسەر بکرێت. تۆ ناکرێت مەسەڵەن هەوڵی پرسی ئەم پرسەمانە چارەسەر بکەین نیەت پاکێکەیە تا نیەت پاکێکە چییە؟ تا ئێستا ڕێوەبەری دەوڵەتی ئێستا تورکیا نیەت پاکی نیشانە داوە. ئێمە دەزانین مەسەڵەن
پەیەکە لە قۆناغی جیاجیەکاندا لە ساڵی 90 ئێستا پێشتر لەوەیشە ساڵەکانی 90 تا ئێستا بەتایبەتی تر لە ساڵی 99دا تا ئێستا کە هەیە بەدەهەن جار ئاگربەسی ڕاگەاندووە شاندی نردوتەوە مەسەڵەن سێرکە لە ساڵی 2009دا شاندێک ڕۆشتوتەوە گێریلا لە قەندی ڕۆشتوتەوە ئەندامی ڕێخستین لە ئوروپا ڕۆشنێتەوە دیسان خەڵکی مەدەنی لە مەخمور ڕۆشنێتەوە بۆ تورکیا ئەوانیانە گرتووە مەسەڵەن ئێستا هەندێک لەو گریلایانە کە ڕۆشنەوە بۆ ئەوێ بەسەن وەکو شاندێکی ئاشتی ڕۆشنەوە پڕێکیشان ئیسش لە زینداندان 10 ساڵ 15 زیندانیان خواردووە پێشتری ساڵی 90 دیسان شاند ڕۆشتەوە هەمویان گرتن تاوا مەسەڵەن چۆن بڵێم ڕێوەبەری کەچەکە چۆن باوەڕکە مەسەڵەن تۆ هەنگاو هەڵدەگریت تۆ خەریکی باسی ئاشتی دەکەی لە قەرەغۆزاق لێدەی لە ئامێدی لێدەی نازانم لە چی پێڵن لە هەرێمی پاراستین لێدەی لە شارەوانەکان قەیومەت وەکو لە شارەوانی کە بە دەستی گەل بەردەنگی گەل هەڵبژێرداوە تو لای قەیوم دادێن تەواوی وەچم باوەڕی چیە پێویستە هەریکەم پێویستە وەکوڵێ ئەگەر هەروا بڵێن چروسکێک لە باوەڕی پیشان بدات ئەویش ئەو نیشانەدەوە دەمە وە دیارە نایوێ هەنگاو هەڵدەگرێت وەکۆی کە لە میدیاکان باسەکرێەوە بەشێکی زۆری لایەنە سیاسەکانیش بێگومان هەم لە باشووری کوردستان و هەم لە لایەنەکانی دیکەش چاوەڕێی شتێکی وەهاکەن ئایا ئەو پێواژۆی دەست پێ کردووە یاخود ئەو پەیامەی کە ڕێبەراپۆ ئەیدا پێ دوایە ئیتر ئەمە هەموو شتێکە گۆڕێ ئایا ئەوەندە ڕێککەوتن و چارەسەری گەیشتۆتە یاخود قسە و باسی لەبارەوە کراوە بە پەیامەکەی ڕێبەراپۆ تەواو هەموو شتێک بێتە ماسیمەی و وەکوڵێن ئەو دۆخە شەڕێکە یەکسەر بچێتە سەر و پرۆسەیاسایی و سیاسی کە ڕێبەراپۆ باسێکە بەدڵنیانەوە بۆ شێوازنیە پێویستە هەموو کەس لەوە تێبگات لێدوانەکانی ڕێبەری کەچەکەش بخێنەوە هی ڕێبەراپۆش بخێنەوانێک مەسەڵەن ڕۆژناوانم ڕاستی لێ کۆڵینەوە دەکەن ئاماژە بۆ شتەکراوە ئەمە دەست پێشخەریەکی ڕێبەراپۆیە لە پێناوی ئاشتی لە پێناوی چاسنگی پرسەکە بە پێ ئەو شتەکە وتم گۆڕانکاریەکان لە هەرێمەکە دروستبووە دوای ئەوەشە ئەڵێت هەر کەسە هیوای خۆی بەوە بەست کە لەسەر مێزی مذاکرەدا هەموو شتەکان ئەمزا دەکردن و چارەسە دەکرێت ئەوە لە هەڵەیەکی زۆر گۆڕداژیان دەکات چونکی ئەمە قۆناغێکە هەموو کەس پێویستێن بۆچی پێویستی بە هەنگاو پێویستی بەکار هەیە ئەمە دەست پێشخەریەکە بۆچی مەسان ئەوەی دەمپارتی هاتم بۆ باشووری کوردستان لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان دانیشتن بەتای مەسان لەگەڵ لایەنی سیاسی پارتیا لەسەر لەگەڵ لایەنی سیاسی یەکێتیە دانیشتن لەگەڵ تا ئێستامەکان دانیشتن بۆچی دانیشتن لەسەرەوە بڵێن ڕۆڵ دەکەستم لێەوە ئەمە بەحسی ئستراتیژی کورد دەکەین بەحسی بەرژەوەندی مەسان کەسێک یا مەسان بەرژەوەندی حزبێک ناکەین باسی بەرژەوەندی لایەنێک ناکرێت بۆ شێوازێکی مەسان هەندێک لایەنی سیاسی دەیخوێنەوە باسی بەرژەوەندی گەلی کورد لە سەدەی 21دا لە استراتیژیکی نەتەوەییدا ڕێبەراپۆ باسی کە وتی لە چاپەکانی دووەم نەوتی ئێمە لە ئێمراڵی خەریکین کار لەسەر پرۆژەی چارەسەری پرسی کورد لە هەر چوار وڵات دەکەین لە چوار وڵاتی ئێران تورکیا و سووریا و عێراق دەکەین باسی پرسی چارەسەری پرسی خۆ کوردی باکوورێک باسی چارەسەری پەکەکەی نەکردووە ئێستا هەموو شتێک گرێدراوە مەسەن چەکدانانی پەکەکە ئەو زۆر شتێکی زۆری نەمەسەن وەکوڵێ ئەسەن نامەنتەقیە چونکی باسی دۆزێکە دەتەن هەوا جەمای وتی ئەم دۆزێکی 100 ساڵەیە لە سەردەمی شەخصی دەستی پێکەوە لە تورکیا تا ئێستا هەیە ئەمە دوای شەڕی جیهانی یەکەم تا دەستی پێکەوە لە شەڕی جیهانی سێمدا شەڕی جیهانی سێم استراتیژی گەلی کورد پێویستە دیارە لە شەڕی جیهانی یەکەم و دووەم بۆچی نەمانتوانی ئەنجام بگرین چونکی استراتیژی نەتەوەی گەلی کورد نەبوو هاتنی ئەو شاندش بۆ لای ئەو لایەنە سیاسیانە مەسەلەوە یەک ڕێز دروست بکرێت مەسەلە ئەوەیە ئێمە لەسەر شتێکی هاوبەشی کورد لەگەڵ استراتیژی هاوبەشی کووردا یەک بگرین سەری دەستنیشانکەین چه استراتیژی مەسەڵەن چیمان دەوێت مەسەڵەن پەدەکە چی دەوێت یەکەی چی دەوێت لایەنستانەکان چیان دەوێت پایەکە چی دەوێت ئەوانە شۆرە بکرن لەسەر ئەو استراتیژی هاوبەشدا کار بکرێت بۆیە لێرەدا حتا باسی سەوە شتە دەکرێن پێی شتە بزانین مەسەڵەن لەبەرەوە بەحسەوە دەکات مەساڵی 99 مەسەڵەن ئینی کرد پایەکی هەڵوەشاندەوە لە پێناوی لە پێناوی چارەسەری پرسی کووردا پەکەکە بۆ دروست نەکراوەکە خۆی بسەپێنێت پایەکە بۆ دروستکراوەکە پرسی کورد چارەسەر بکە چارەسەر زان لەوانە پەکەکە نەمێنێت ئەمانە بابەتایەکن کە بەحس کراوە نابێ مەسەڵەن من پێویستە ئەو شتانە جای هاتووە شتان لەگەڵ ئینەکانە باس دەکات لەگەڵ لایەنە سیاسیەکانەوە کە باسی استراتیژیەکە بۆیە کێشەکە ئەوەیە زۆر هێز و لایەنی سیاسی کوردان ئاشکرا بڵێم زۆر
بچوک بیر دەکەنەوە ئاسوی تێڕوانینیان تا وەکوڵێ جار هەڵە تا لەبەر لوتیانە ئەوەندەیە تا بەر ئەو شوشەیە نابینێت ئەمە بەسی ئەسڵ وازانێ مەسەڵەن ئێستاوەیە پاکەکە مەسەڵەن ئەوە بەسەر بێتەوە ئەو بێتەوە ئەو بوو خلاص بوو نامەسەڵەن بەسەرێک چارەسەرێکی پرسی کوردە لە ڕۆژهەڵاتی ناویندا لە ئاسی جیهانیدا کورد لە نەبوونەوە بێت ناو ساحەی سیاسی ساحەی یاساییدا هەبوون پێیاکات لە ئاشکرا بوون لەو وەختەوە لە ڕۆژهەڵاتی ناویندا کە ینی خوێنەوەی مێژوو زۆر گرینگە بۆچی مەسەڵەن وەختیاڵین سەردەمی عوسمانیەکان تێکشکان ئەمپراتوری ئێران ئەمپراتوری عوسمانی تێکشکا سلسلەی قاجارەکان لە ئێران تێکشکان ئەوە سەردەمی بوو کە چی بوو مەشروتە ڕوویدا لە ئێرانە مەشروتە ڕوودا لە تورکیا مەشروتە ڕوودا بوو مەشروتیانی چی یعنی یاسا یعنی بە یاساکردنی ڕێوەبەری لە وەختەوە لای کورد لەو یاسایی بە یاساکردنی ڕێوەبەریدا نییە خۆ 100 ساڵ ئێمە لەوێدا نین ئێمە ئەمانە بینە ئەو معادلەوە بۆیە حساب یاساییمە بۆ ناکەن مەسەڵەن بۆچی مەسەڵەن تۆ شۆڕژگەرێکی تۆ تێکۆشان دەکەی بۆ مافی چی مافی زمان مافی کولتوری خۆت مافی ناسنامی نەتەوەی خۆت مافی بڕگای نەتەوەی خۆت خاوەنی ستاتوی نەتەوەی بیت تۆ وەکو تیرۆر دەناسریت بەڵام دەوڵەتێک کە دێت ژنۆسایت دەکات هەڵەبجە دەکات نازانم ئەنفال دەکات لەو لاوە کچێکی کیمیایی بەکاردێنێت لە ئێستا حالی نزیەکە لە پردی قەرەقۆزاخە نازانم ئینسانی مەدەنی دەکوژ لە تورکیا ئاخر زۆر سێرە مەسەڵەن 33 ئینسان کە هیچ هیچ گوندێکن لەسەر هیچی دەیان کوژن ئەخۆ داتەن چیرۆکی هەیە 33 گولە چیرۆکی هەیە نازانم نزیکی 50 وردەیە مەسەڵەن ئینسان ئەخەنە ناو تەلیسەوە دایانخە ناو گۆلیوانەوە نازانم لە سینەمای هینا ئەو کۆبوونەی ماماکدا مەسەڵەن لێودا ئەلەویەکان هۆتێلەکە دەسووتێنن نازانم حد 2015 ژێر زەویان لە جەزیرە سووتان نزیکی 120 نەفەر لێودا بە ئاگر سووتان یعنی ئەوانە تۆرۆنی لای دەوڵ لێنەوە ئاسی جیهانیەوە چون دەوڵەت دەکات چون چیە دەوڵەت فەرمیە نەگەری کورد ئەوێت ئەوە بشکێنێت ئەو یاسایە بشکێنن کە چۆخە چیە تۆ چونکی یاساکەی ئەوە حزورت نییە ئەوە دەما یاسایە کە خۆی داڕشتووە حزورت نییە تۆ تۆ دەناسیت ئێمە ڕێبەرا بۆ ئەڵێت پێویستە ئێمە لە داڕشتنی و یاسادا حزورمان هەبێت ئەو دەمە یاساکە پێویستە مافی مێژ پارێزێت بێگومان باسی کورتبینی هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت هێز و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان دەکرد لەو چوارچێوەیە وەکو بینیمان تەواوی و لایەنانەی کە شاندەکەی مڕالی چۆ لایەن پاڵپشتیان بۆ ئەو بانگوازی و پرۆسەی ڕاگەیان کە شاندی مڕالی پێگەیاندن بەس پێدوانی ئەمەش هەر لە چوارچێوە ئەو کورتبینیە بێ ئاوان کاتێک باڵپشتی بابەتێکی ئاواکەن ینی بەرپرسیارەتیەکەوێتە سەر شانیان کار بێ بە پراکتیکی و بابەتە جێبەجێ بکەن یاخود ئەوان تەنها واتێک گەشتون کە بە زەرزارێکی پرسیکی وها باس بکەن کە ئێمە لەگەڵ ئەو بابەتیان و تەواو ئەو بەرپرسیارەتیەکەوێتە سەر شانیان پێ دوانێ دوجار ئەمە حەق و حسابی ئێمە لێ پرسینەوەی بێت ئەبێ بچنە ژێر بەرپرسیارەتیەوە دقیقاً وایە پێویستە بەرپرسیارەکەی تۆ شتێک دەڵێت پێویستە بەرپرسیارەتی سەر ملی خۆت سێزەرێک دیاوتیان ئەمە پێشگیری دەکەن دام پێویستە بەرپرسیارەکەی بە شێوەی پراتیکی بخەنە سەر ملی خۆیان سنایم بۆچی وتم کورتبینەکە هەیە لەوێدا مەسەڵەن وازانن ئەگەر تۆ ڕاگەیانەکان سێر کرد بەزان شەڕێکی تایبەتی زۆر پیس وەکوڵێ بواتە بەڕێوە دەچێت دژی ئەو پرۆسەیە دیان ئێرەنی پێیان نانێ مەسەڵەن ئێسان وەکو ئەیانەوە ئاسیوە دەڵێت ئەوە پەکەکە تەستیم بوو ئەو نەزانم ئاپۆ تەستیم بوو چی مەسەڵەن گوشتن ساڵی 90ەکان وایان کرد ئەساس ئەوە وتم کورتبینەکە لەوێدایە مەسەڵەن لەوێدا باسی ناکەن مەسەڵەن بەحثی چارەسەرێکی پرسی نەتەوەیە ڕۆڵی ئێمە چییە پێویستە ئێمە چی بکەین ئەو دێت ئەزانێ ئەم پرسە چارەسەر بێت گەلی کورد وەکو نەتەوە وەکوڵێ ببێتە خاوەنی بەرژەوەندیەک ئەیان لەو بەرژەوەندە کەڵ وەرگرن ئەساس بە خاترەوە مەسەڵەن من شتێکە دەبینم لە حاڵ حازرە نازان لە داهاتەوە چۆن دەبێت بە ئیستا بۆ پێی ئەو ڕاگەیاندان کە سەریان دەکەم و ئەو شڕە تایبەتە کە ڕاگەیاندەکانی سێبەر کە لە گرێدای ئەو لایەنە سیاسیان بەڕێوە دەبن ئەوە هەیە مەسەڵەن ئەیانەوێت ئەگەر شتێک ڕوویدا پێشەمەر بەشدار بووین بۆیە سێر کۆنە چیان وتووە مەسەڵەن مەرجع ئەوەیە هەر گەرگەرێتەوە بۆ مەرجع مەسەڵەن کە چوون وەلای پەتەکە مەسەڵەن مەرجع ئەگەر مەرجعی بۆ کێشەی کورد چارەسەر ناکەی بدون مەرجع وان نییە مەسەڵەن مەرجع بۆ شێوازە نابێت خۆ تۆ لەوێدا مەسئولە ئەوەیە کە تۆ وەختێک دێن بۆ لای تۆ ئەڵێ مەسەڵەن شتێکی ئاوا هەیە یانی لە چوارچێوەی بەرژەوەندی نەتەوەیدا
هاوسکۆت هەیە چوارچێوەی استراتیژی نەتەوەیدا هاوسکۆت بکە تۆی تا ئێستا لە چوارچێوەی دژی استراتیژی نەتەوەیدا هەنگاوت هەڵگرتووە لەوە دەست بەردە وەرە لە چوارچێوەی نەتەوەیدا ئەو استراتیژیا هەنگاو هەڵبگرە هەنگاو هەڵبگری وەکو گەلی کورد ئێمە هەمومان پێکەوە سوودمەند دەبین ئەو دەمەیدی ئەو بەستەرە کە پێشانژەم پێکرد توی وەختی یاسای دەوەکوونەتەوە ئەنێ لە بابەتی دیکە هەیە ناخۆیی گەلی کوردەوە ئەمە شتێکی نییە مەسەڵەن بڵێن ئەو هیچ کێشە نامێنێت ئەر کێشە دەمێنن فەقەیدی کێشەکان لە چوارچێوەی نەتەوەیدا مەسەڵەن بەحس دەکرێن مەسەڵەن پیسەوە شتە بزانین تۆژاکە من زۆر جاوە شتە مەسەڵەن سیر دەکەم هەموو کەس سیر دەکەم مەسەڵەن تۆ تورک بۆ خۆی استراتیژی نەتەوەی هەیە لەبەرەوە چەندە دژبەرێک تریژن فقط لە استراتیژی نەتەوەیدا پێکەوە هەنگاو هەڵدەگرن فارسەکان هەر بۆ شێوازە نەزانم عەرەبەکان بۆ شێوازە کوردیش پیسە بۆ شێوازە مەسەڵەن بۆ نمونە زۆر سادە پێدمان هەری دوایی ئەوە حەماس ئەو فاجعەیە پێکێنا یعنی بووە هۆکاری ڕۆخانی تەختبوونی غەزە کۆیکدان دەوڵەتی عەرەبی دژی حەماس لێ دوای نەدا بڵێن تەخسیری تۆ بووە بۆچی چونکە ئەوان بەحسی ئەوان لەوە تێگەیشتم کرد مەسەڵەن استراتیژی نەتەوەیان هەیە کوردی پیسە وا بێت استراتیژی نەتەوەیی هەبێت گەر دوایین پرسیار بکەم هەر لە چوارچێوەی هەڵوێستی لایەنە سیاسەکانی باشوور هەڵوێستی ئیسلامی سیاسی لە باشووری کوردستان چۆن هەڵدەستەنگیانی بۆ ئەو پرۆسەیەمە دەزانی لە ماوەی ڕابردوودا کە ئەم پێواژۆیە دەستی پێکردووە زۆرترین دژایەتی هەبوو لەلایەن ئیسلامی سیاسی و حیزبە بەناو ئیسلامیەکانی باشووری کوردستان لەو چوارچێوەشدا لە نوێترینیان بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامیە دەڵێت ئێمە ترسمان لە بریەوەی بەکەکە چەک دابنێ داوای ئاگربەستکە ئەمێ بپرسە ئەمان چۆن لە دانانی چەک یاخود تا تێگەیشتنیان لە بابەتی ئاگربەست چییەوە بۆچی بەم جۆرە دژایەتی ئەو پرساکەن پێ دوایە هەمووسان بەرژەوەندیە کەواکات ئەم جۆرە شەڕە تایبەتە کێشەیەکی ئەوە هەیە ئەسڵ ئیسلامی سیاسی کە باسی دەکەین مۆزوعێکی زۆر قوڵ ئاساس باوەڕکە ئەم مەسەلەیە پێویستی بەوە هەیە کە ئەکادیمیستی کورد بانێک مەسەڵەن نەتەوەی بیر دەکەنەوە ینی لەسەر ئەو مەسەلەی بەشێکی ئەکادمی لێکۆڵینەوە بکەن کە ئیسلامی سیاسی لە کوردستان چۆن پەرێسەندووە من بۆ خۆم لەو بڕوایەدا ئیسلامی سیاسی لە کوردستاندا ینی بە پێی بەرژەوەندی وڵاتانی داگیرکرد پەرێسەندووە ئەین قەزەکەی زۆر دوورە ئیسلامی سیاسی چۆن دروست بوو حالە سەردەمی یەخوانەکانە کۆکۆ ئیسلامی سیاسی دەرکەوتووە ئەوە زۆر مۆزوعێکی درێژە بەڵام ئەوانە کە دروست بوو مەسەن چونی ئیسلامی سیاسی لەگەڵ ئێستان بۆ خۆی دووشتی جیاواز بیزە ئەو شتە کۆمەڵگای ئێمە لەوە تێبگا بەڵام بەداخەوە مەسەن مەسەلەی پۆپۆلیزم بوون نایادە ئەو شتە مەسەن ڕوون بێتەوە بۆیە ئێستام کێ بووە لە کوردستاندا بوو بە گرفت دوای مە بەحسێک مەسەن شەڕی جیهانی یەکەم لەوەدا دێ بەرەو نزیکی شەڕی جیهانی دووهەم تا ئەم حتا لە کوردستاندا لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێمەوە ساڵەکانی هەشتا بۆ لەوە بەر لە ساڵی هەشتا ئێمە ئیسلامێکە لە کوردستاندا هەیە ئیسلامی کۆمەڵایەتیە نیشتمان پەرەوە مەتەوەشاکەن لە شێخ سەعیدەوە بگرە لە سید ڕەزا بگرە مەسە ئەوەکو ئێستاوەکو عەلەویەکانی دەکەن لە عەبدوڵای نەهریەوە بگرە تا قازی محەممەد دوای مثلا شێخ محمودی بەرزەنجی زۆر دیکە مەسن بۆ شێوازەکە هەن هەمویان خاوەن هەڵبەستن مەلاکەم مەلاقینە ئادری کۆی مەزانم قانە کێوکی ئەمانە هەمویان مەسەلسە لە بواری فەلسەفیشەوە بگرە مەسەن دینێشەوە لە مدەڕسەوە بگرە تا هەریدوێ مەسەم کەسی وەکو ئیمام زەڵمی مەسوازڵمیوان هەمووانە ئیسلامێکە باسی دەکەن پاراستنی کولتوری کوردیە و ناسامی کوردیە مە لە هەموو کۆمەلگای ئێمە ئەساسن ناوەند حوجرەکان شوێنی پاراستنی زمان و کولتوری کوردی بوون بە زۆر شتیشیان بەسەر کۆمەلگاکەدا ئەوانەیە کە لە کۆمەلگای کوردیدا هەبووە توانێن بەڕێگەی ئیسلامی شەو بیپارێزن دەرگایان بۆ کڕێتەوە ئیسلامیان بە پێی کۆمەلگای کوردی گونجاندووە بەڵام ئێمە دوای ساڵەکانی هەشتا ئیسلامێکە لە کوردستان پێش دەکەوێت ئیسلامێکی سیاسیە کە لایەنی دەسەڵاتدارانی هەرێمی پەرێ پێدەدەن و پارەی پێدەدەن ئیدی ئەو ناوەندان وەکو ئیخوانی مەسەڵەن ئێستا ئەتا قەتەر ئەو کاران دەکات تورکیا ئەو کاران دەکات ئێران ئەو کاران دەکات یعنی عەرەبستان ئەو کاران دەکات پارەی تەزریق دەکات وەهابیەت دێنێ نەزانم سەلەفیەت دێنێ چی دێنێت ئەم ئێستامەکە ئێستا هەیە دژی بەرژەوەندەکانی گەلی کوردە لەبەرەوە لە ئەو شوێنانەی کە بەرژەوەندی گەلی کورد هەبێت ئەو هەڵوێستی لەگەڵ داگیرکراین کوردستاندایە من دینی مەسان تۆشاکەم هەر لە مەسەڵەن ئیسلامی سیاسی و لە ئەو عەلی قەرداخیەوە بگرە مەسەلەی
باسی ئەفرین کە دەیکات ئەڵێ مەسەن بۆ شێوازەیە نەزانم دێت چەند ڕۆژ لەوە بەرمەسەوە کابرای نەکەی وتەبێژی کۆمەڵ ئەزان چی ئەڵێ پەکەکە دژی دینە بەخاتێت پەکەکە لەکوێ دژی دینە تۆ ئەوە لەکوێ هێناوە تۆ چی پارێزناکەم خوددان سبات بە دینی ئێستان چی ئەڵێت تۆ چیت بەسلا باسی ئەوە بکەیت کە ڕێبەراپۆ سبات مەسەن بە نیشان پەروە ئێستا و نیشانە چی نووسیوە ئەوە تۆ ئەو شتە دەیکەیت کێ ئەو شت دەکات ئەو شتە دەوڵەتی تورکیا ئەو شت دەکات تۆ ئەو شتێت دەوڵەتی تورکیا دووبارە دەکەیتەوە بە ناوی کوردبوونەوە بە ناوی ئیسلامەوە لێو لایشەوە مەسەن هەرم کابرایەکە عەبدولجەبار عەبدولستار مەسەن باس دەکات ئێستا ئەوانە دیسان ئەوش بۆ شێوازەیە مەسەن ئەوە چی دەوێت مەسەن چەک دادنێت پرۆسە ئاشت دەکات مەسەن ئەو شتانە تۆ چی هەنگاوێک هەڵدەگریت مەسەن لێودا مۆزوعی تۆ ئایا چەکدانێ چارچەی پرسی کووردە ئەومە هەمان قسەکانی ئەردۆغان قسەکەی لە کوردستاندا ئینی باوی نەماوە برێوی نەماوە ئەمە ئیکات ئاشکا بێژم مەسەلەیە ئەمان کە قسە دەکەن بە ناوی کوردەوە ناتوانین بڵین بە ناوی کوردەوە قسە دەکەن ئەوان بوونەتە دەمڕاستی داگیرکانی کوردستان و ئەنێ بە ناوی ئێسلامەوە کوردستان داگیرکەنەوە جارێکی دیکە یعنی نەک مەسەن بە ناوی ئێسلامەوە کولتوری تورکیا کولتوری عەرەبی و کولتوری فارسی یعنی پان ئیرانیزم لەسەر کۆمەلگای کوردستان فەرز دەکەن ئەمە کێشەکە ناو مەسەن ئەو شتێک وەکو ئێستان بۆ خۆی ئەوەی بابەتێکی دیکەیە فەقە ئێستامی سیاسی لە کوردستاندا هەڵقوڵاوی ناو خۆی کۆمەلگای کوردستان نیە دروستکراوی ئەجندای دەرەوەیە ئەمە هەموو کەس دەزانێت و نوێنەرایەتی هێز داگیرکەرەکان دەکات ناو کوردستاندا سیروان هەورامی ڕۆژنامەنووس دووبارە سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ ئێوەش بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ هێشتا و یەسەبی سەرما بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بوون